سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو لایەک ئازیزان خۆشەویستان فێرخوازانی زمانی ئەڵمانی. لەوانەیەکی تردا هاتمەوە خزمەتتان بە هیوای ئەوەی بتوانم سوودێک بە ئێوەی ئازیز و خۆشەویست بگەێنم. ئازیزان لەم وانەیەدا باسی وشەی هابن دەکەین. فەرمانی هابن کە فەرمانێکی زۆر گرنگە کە لە زمانی ئەڵمانیدا شێوەیەکی یەکجار زۆر بەکاردێت. بۆیە زۆر بەگرنگ بزانی لەم وانەیەدا بە ڕوونی و بە جوانی باسی فەرمانی هابنتان بۆ بکەم. ئازیزان وەک لێرەدا دەزانین هابن بە مانای هەبوون دێت. هابن بە مانای هەبوون دێت. وەک لێرەدا دەبینن ئیش هابە من هەمە. نمونە کەسێک ئەڵێت من ئۆتۆمبیلێکم هەیە، من خانوویەکم هەیە، من پارەم هەیە، یان هەتا دوایی. لێرەدا وەک ئەیبینن لەگەڵ جێناوی کەسێتەکان ئیش هابە بمانای من هەمە. بەڕێزان سەیری فەرمانی هابن کەن بۆ ئەوەی بە شێوەیەکی جوان و ڕێکوپێک بە شێوەیەکی ڕێزمانی و بێ هەڵە بەکاری بێنین. بەڕێزان سەیری و گۆڕانکارێ بکەن لەگەڵ فەرمانی هابن کاتێک ئەڵەی من هەمە ئیش هابە ئی لە کۆتاییدا بەو شێوە گۆڕانکاری بەسەردا دێت. ئەی ئەگەر بڵێن تۆ هەتە دوو هاست تۆ هەتە ئێ هات ئەو هەیەتی ئیا وەک لەوانەکەنی پێشووتە باسمان کرد بۆ کەسی نادیار ئەو بۆ ڕەگەزی نێر ئیا هات ئەو هەیەتی. زی هات ئەو هەیەتی. خۆشەویستان زی وەک لەوانەکانی پێشووتردا دامان ناوە بە ڕوونی جێناوی کەسێتی زی هات ئەو هەیەتی. زی بۆ ڕەگەزی مێ کەسی نادیار ئەو ئیشارەت بۆ ژنێک بکەین بڵێن ئەو پێ ئەڵێن زی هات ئەو هەیەتی. ئس هات ئەو هەیەتی بۆ بێلایەن. wir haben ئێمە هەمانە. ihr habt ئێوە هەتانە. ئێوە هەتانە. sie haben بەڕێزان وەک وتمان زی بەو شێوەی بە گەورە ئەینووسین زی بۆ بەڕێز کەسێک وەک لەوانەکانی پێشووتردا وتمان نەیناسین یان کەسێکی بەتەمەن یان لەدام و دەستگاکان و هەتا دوایی زی بەڕێستان بەو بەکاردێنین. زی بەڕێستان هەتانە. زی هابن ئەوان بۆ کۆمەڵە کەسێک. زی هابن ئەوان هەیانە. بەڕێزام لێرەشدا ئەم زیە بۆیە بە گەورە نووسیومە سەرەتای دەستپێکردنی ڕستە بە گەورە ئەنووسین. خۆشەویستان لەوانەکانی تردا زۆر بەڕوونی باسی ئەو بابەتەشتان بۆ ئەەکەم. بەڕێزان لێرەدا دوو ڕستەم بۆ داناون بۆ ئەوەی زیاتر لە وشەی هابن تێبگەن. ئیش هابە ئاین ئەوتۆ من ئۆتۆمبیلێکم هەیە. ئیش هابە ئاین ئەوتۆ من ئۆتۆمبیلێکم هەیە. ئیش هابە گێلد من پارەم هەیە یان پارەم پێیە. بەڕێزان ئیش هابە گێلد. خۆشەویستان سەیریکەن زۆر بە جوانی و زۆر بە ئاسانی بەم شێوەیە فەرمانی هابن لەگەڵ جێناوی کەسەکاندا بەکارهێنین. هابن بە مانای هەبوون دێت. وەک وتمان فەرمانی هابن فەرمانێکی زۆر گرنگە و بە شێوەیەکی زۆریش لە زمانی ئەڵمانیا بەکاردێ و پێویستمان پێی ئەبێت. بەڕێزان سەیری گۆڕانکاریەکان کەن. ئیش هابە من هەمە دوو هاست تۆ هەتە ئێ هات
ئەو هەیەی یا بۆ ڕەگەزینێر وەکوتمان کەسی نادیار ئەو هەیەی زی هات ئەو هەیەی بۆ ڕەگەزیمێ بۆ ژنێک زی هات ئس هات ئەو هەیەی بۆ بێلایەن wir haben ئێمە هەمانە ihr habt ئێوە هەتانە sie haben بەڕێستان هەتانە sie haben ئەوان هەیەیانە خۆشەویستان سەیرکەن ich habe ein Auto من ئۆتۆمبیلێکم هەیە ich habe Geld من پارەم هەیە یان پارەم